بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویستمان خۆشحاڵین جارێکی دیکە لە پۆدکاستێکی دیکە بە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست گەشتینەوە لە پۆدکاستی ئەم جارەماندا میوانێکی دیکەمان دەبێت میوانێک پڕ ئەزمون لە کاری میدیایی لە کاری ڕۆژنامەوانی حتمما بەڕێزیان باز لە ئەزمموی ژیانی خۆیان دەکەن باز لە ئەو بەسەر هاتوو ئەو ژیانی کە تێیدا بووە بۆمان باز دەکات بەڕێز کاگەن وەرسەباح میدیاکار و ڕۆژنامەنووس دەمەوێت کۆمەڵی قسە و باسکەین سەبارەت بە ژیانی خۆی و بەسەراتانی کە بەسەری هاتوون وە لە هەمووی گرنگتر من قسەی لەگەڵا دەکەم کە بزانم کاری و پرۆژیان چ دەبێت بۆ داهاتوو. کاک حاجیان سڵای خوا لێوە زۆر سپاس و دەرفەتە. سڵای خوا لە بەڕێزت زۆر سپاس دەکەم بۆ سەلامت بیاخوا زۆر خۆشحاڵ بووین. جا هەم من هەم بینەر پێمان خۆشە جەنابە زیاتر بناسین. سڵاو لە بەڕێزت بە ناوی خوای پەروەردگار خۆ بەخێر بێت. سەلات و سەلام بۆ جانی پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم. من لە دایکبووی ساڵی 1970 لە گوندی بانەمورد سەر بە ناحیەی دێگەڵا سەر بە قەزای کۆیە. طبعاً شکالێک هەیە لەسەر خودی مێژووی لە دایکبوونی من کە دایکم دەڵێ تۆ 73 و لە نفسەکەشم 71 نووسرامان جا ئەو کاتە ئایا کە ئەو تیمانەی کاتی خۆی 3-4 ساڵ زارێک داهاتنە دەیەکان وەکو ئێستانی ماشەڵڵا ئێستا بەدەقە و بە سعات دەزانن منداڵەکە تەنها لە سکیدایەکیشی لەس بارێک و لە سوو ڕزعێکدایە. ئیدی گرفت نییە ئەنی پێم وایە بابەتی موالید و یاخود مێژووی لەدایک بوون هەر ژمارەیەک و ڕقەمێکە شتێکی ئەوە نییە ئینسان گرنگەوەی لەشی ساغ بێ و سحەت و وەزعێکی باشی هەبێ ئەویتر هەر ڕقەمێکە و تەواو دەبێ. ژیانمان بە حقەت یعنی کاکین جۆرێک بووە چکە بە تایبەتی ئێمە لە زروفێک بووین ئەوەی کە ئێستا هەیە ئەو کاتە نەبوو ئەو ڕاگەاندنەی کە ئێستا هەیە ئەو تۆڕی کۆمەڵایەتیە و ئەو کرانەوە بە ڕووی دنیادا وا نەبوو ینی بۆ بەڕاستی وەکو ئێستا نەبوو. ئیدی من هاوتا و هاوشێوەی هەر گەنجێکی ئەم هەرێمی کوردستانە کە ئێستا دەڵین هەرێمی کوردستان ئەو کاتە بڵین دەیانوت شیمالی عێراق ینی بەشێک بۆ لە عێراق و بە شیمالی عێراق مەشهور بوو. من دیارە لە خێزانێکی هەژار لەدایک بوومە و لە خێزانێکی متەواضعی ئەم کوردستانە بەرزی و نزمی زۆر لە ژیانی ڕۆژانەماندا ڕوویداوە لە بابەتی ئابووری و لە بابەتی ینی ژیاندا بە حقەت ینی ئەگەر بێم بابەتەکە زۆر هەڵدەگرێت و کاتیش بە خۆت دەزانی 5 دقەمان لەبەردەست نی ساعتێکمان لەبەردەستە. باوکی بەڕێستان خەریکی چی بوو کاتە؟ باوکی بەڕێزمان تەکسی هەبوو ئێستا شەر تەکسی هەیە. بەڵێ من ئەگەر بێم لە 92 باسی کەم طبعاً وەکو هەر گەنجێکی ئاسایی من چۆن دەڵێ لەگەڵ عیبادەت و لەگەڵ نوێژ ڕۆژیان لە 86ەوە دەتوانم بڵێ من خەریک ئەنی ئەلحەمدولله خوای پەروەردگار ئەو بەشەی پێدام کە بەڵام تا 92 هەر هەکەزایی بوو نێژێکی تەقلیدی وەکو هەر چۆن دەڵێ کەسێکی ئاسایی. بەڵام دوای ئەوەی کە لە تقریبا ڕێک دوای هەڵبژاردنینەوە 92 خوای پەروەردگار ئەنی ڕێگای ڕۆشن کردم و هیدایەتی دام کە بتوانم بزانم ینی مانای چییە کە من نوێژ دەکەم ئیسلام چییە عەقیدە چییە بیر و باوەڕ چییە. دەرس و دەوری هەبوو یان چی لە مزگەوتی حاجی لایەقە لە گەڕێکی کوردستان تەسیری هەبوو بۆی زیاتر تێبگەین. تەنانەت ینی ئەگەر بێم سیر کەی دانیار زەواجی منیش ینی جیاوازی هەیە لەگەر زەواجی خەڵکێک ینی من بۆ نمونە ینی وەکو هەر گەنجێکی ئاسایی وەکو هەر ئینسانێک هەر مرۆڤێک ینی حەزم دەکرد بۆ خۆم مەسەلەن ژیان بەو شێوازە پێگوێنم کە خۆم پێم خۆشە. بەڵام دوجار نەمتوانی ئەوە بکەم. ئەویش ئەوە بوو کە پەشیمانیش نیم تەوان لەو زەواجەی کە کردومە لەگەڵ کچەپۆری خۆمە. ئەو زەواجەی من ئەوە بوو کە من برایەکەم لەکوێت سەرباز بوو لەوێ شەهید بوو لەوێ کوژرا. ئیدی کە کچەپۆری خۆم بوو خێزانەکەی خوشتی باوکم بوو دایکی بڵێن 3 برازام دەکا هەبوو کاک زیرەک زێوەر و عەبدوڵڵا. ئیدی منداڵ بوونەوەن بەڵێ حتمما عەبدوڵڵایان دوای ئەوەی کە باوکی لە نۆهەت لە شەڕی بڵێن عێراق لەگەڵ کوێتە کوژرا لە عەرعەر لە حەفر الباتن. ئیدی دوای ماوەیەک دوای ئەوەی کە ئیدی منداڵی سێمی سکا بوو 4-5 مانگ بوو ئەگە هەڵە نەبم ئەو کاتێک کە برایەکەم وەفاتی کرد. دوای ئەوەی کە منداڵەکەی بوو دوای ئەوەی کە توان
خەڵکێکی زۆر لە خزم لە کەس لە باوک لە برام والحاصل وتیان دەبێ مارێکەوە من لە سەرەتادا زۆر ینی چۆن دەڵێن ناڕازی بوو قورسە بە حەقەت زۆر قورسە بە تایبەت تۆ بە تەمابی بە دڵی خۆت زەواج بکەی ئەنی قورسە تمەێکی گەنجیش بوو 21 ساڵ بم ئەو کاتە ینی بەڵام من سوپاسی خوای گەورە دەکەم ڕۆژێکیان تەمان بدوای ئەوەی کە زۆر لە مامەم لە خزمەکان لە باوکم ینی تەکلیفیان دەکردەوە بابەتە بەڵام ڕۆژێکیان چوومە مزگەوت کە لە نوێژی جومعە مامۆستای مزگەوت باسی پێغەمبەری خوای کە سەڵام باسی ئەوەی کرد کە چۆن ئەو لە تەمەنی 25 ساڵی ئافرەتێکی هێنا کە ئافرەتەکە تەمەنی 40 ساڵ بوو دایکمان خەدیجە تەمەنی 40 ساڵ بوو شوێکی تریشی کردبوو ئەگەر هەڵە نەبنیان شوێکیان دوو شوێکی تری کردبوو باشە ینی هەر لە ناو خودبەکە ینی چۆن دەڵێ بڕیاری ئەوەم داوتم باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامادە بێ بۆ بەرەو پێشبردنیم ئیسلامە سەواز لەگەڵ ئافرەتێک بکە کە 15 ساڵ لە خۆی گەورەترە و پێشتری شووی کردووە ئەی باشە ئەنوەر تۆ چی ینی تۆ ئەوەندە مهمی ینی کە ئەم هەموو تەکلیفەت دێ بکەن بۆ ئافرەتێک کە کچەپۆری خۆتە و خێزانی برات بووە و سێ برازات هەیە ئایا تۆ چی ینی ئەوە ئینادبی لەو بابەتە هەر لەوێ خوا ئاگدارە لە ناو مزگەوت بڕیاری ئەوم داوتم ئیدی تەواو من ئەبۆ پرۆسەی ڕازی دەبم هەرچەندە ینی زۆریش قورسە بۆ تۆ ئەگەر بیرکەیتەوە ینی هەم تۆ بتێ بە ئارزوی خۆت ئەنی زەواج بکەیت ئەوەت بۆ نەبێ ئەو جارەبەی زەواجێک بکەیت کە خێزانی برات بێت تەمان زۆر قورسە ینی ئەوجا ئەو کاتەش ینی زروفێک بوو لە 12 92 کە من مارەم کرد تەمان هەر لە ماڵەکەی خۆمان تەنها برایەکی هات دوو برای هات لەگەڵ دایکی منیش ئەوە برین باوکو برام دانیشتم تاوا ینی بەبێ هیچ تەنانەت بەبێ ئەوەی کە شەربەتێکی بخۆینەوە چکە بەڕاستی ینی قورسە زۆر قورسە کاگەر دەتوانم بڵێم حکمەتی ئەوە یاخود خۆی باڵا دەست کە ئەمەی کرد دوای چەند ساڵی بۆ دەرکەوت کە بێ حکمە نەبوو خۆی گەورە ئەمە ینی بیستوێتی لەم پرۆسە پیرۆزە بەشداربی لە بەرەوەی کە ئەمان تۆسێ مناڵی هەتی و باریش بەڕاستی ئەکەوێتە ئەستۆی تۆ حتمما خۆی گەورە بەرەکەتی ئەکات ئەم پرۆسەیە بڕوایت هەبێ یعنی نەک ئەو کاتێک کە دوای ئەوەی کە زەواجم کرد ئێستاشی لەگەڵ دابی نەک پەشیمان نیم بەڵکو شانازی بە ڕۆژەوە دەکەم کە بڕیارمدا و زەواجە بکەم هەر شانازی بە ڕۆژەوە دەکەم بۆ شەفەقەتم لەگەڵ ئەوان نەکردووە بڵێم مزگم پێیان بسووتێ و شەفەقەتیان لەگەڵ بکەم و آخر گوناح نا پێم وتی ینی کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ ئەنا وەکافیل اليەتیمی کەهاتەین ئاوا بە ئیشارەی پەنجەکانی دەڵێ من و ئەو کەسێکەوە کەفالەتی یەتیم دەکە ئاوین لەیەک بەیەکەوە لە بەهەشت من ئەو شەرەفەم پێبەخشرا کە ئیشاڵڵا پشتیوان بە ڕەب العالەمین حەشرم لەگەڵ حەشری پێغەمبەری خوا دەبێت صلی الله عليه وسلم دوجار ئافرەتێکی بە ئەخلاق و ئافرەتێکی بە ئەدەب و ئافرەتێکی ڕێکوپێک و ئەو پەڕی ڕێزی لێگرتم تاوەکو ئێستاشی لەگەڵدا بێ دوجار ئەو سێ برازایەم کە بە ئەو پەڕی ڕێز و شەرەف و کەرامەتەوە گەورە کرد کە ئێستاش لەگەڵدا بێ گوێم لێ بووە و بۆم باسکراوە دەڵێن ئەگەر باوکی خۆشمان بای ئەوەندە بۆمان باش نەدەبوو ئەوە بۆ من بەڕاستی زۆر گەورەیە شوهرەتی من و دەرکەوتنی من و ئەم هەموو ڕێز و حرمەتێکەوە ئەو خەڵکە لە منی دەنێ بەخوای نووسوانی ئەوانی دەزانم چکە بەڕاستی ینی باوەڕ کە دراوسێمان هەبووە 4 ساڵی ڕێک دراوسێمان بووە نەیزانێت کە ئەوانە باوچێکی تریان هەبوو و برازا من و کە کوڕی من نین ئێستاش ئەو عیلاقە و پەیوەندیە پتەوەی لە بینی 4 منداڵەکەی من و ئەو سێ برازایم هەیە کە دایکیان یەک دایکە کە باوچیان ئەمن و چوارە کەس یەکەی تریژ ئیبراکەمە ڕابکە عیلاقەیەکی زۆر بە قوت و خۆشیان هەیە حتممەەوە بۆ خۆت و خێزانە گەڕێتەوە مینە بەخوا بە زیاتری بۆ خێزانم دەگەڕێتەوە چکە زۆر ینی بەڕاستی ینی توانیتی ینی چۆن دەڵێ ناو دیدارەکە بگری و هەوڵی داوە خێزانێکی بەختەوەربین تەمان چاپڵش بەدەستێک لێ نادرێ ینی بەڕاستی ینی یەک لە سەروەریەکانی ژیانم یەک لەوانەی کە شانەزی پێوە دەکەم لە دنیا و لە قیامەتم ئەوەیە شتی تر زۆرە ئیسان ئەگەر باسی کا بەس کات ڕێگە ناداتن بە حەقت ڕاستە
فترەی دوای ئەوە ینی وردەوردەیدی نەوەدەکانە و شەڕی ناخۆی و باری ئابووری چۆن گوزەر هەنی چۆن تێپەڕی چۆن بوو بۆ جەنابان لە کاتێکدا تۆ سێ مناڵە ئەرکی سێ مناڵ لەسەر ئەستۆیان با بڵێم لانە تۆزێ قورس بێ ژیان ڕاتە بێ کاگدانیار کە ئەو شەوەی کە بە حساب من ئەوە ژنم مارە کردووە و هەر ئەو شەوەش ئیدی ینی بۆ حساب کە بۆکو ژن و مێردێک بۆکو زاوایەک بڵێ یعنی یەکەم شەوی من بە گریان دەستی پێ کردو کە زۆر ناخۆشە ڕاست بۆ بەیانیەکەی دوای ئەوەی کە چوومە مزگەوت و نوێژی جەماعەتم کرد بڕوایت هەبێ کە لەگەڵ خۆر هەڵاتە چوومە تەکرێکاری تاوەکو عەسر باشە وایە خوازیانی زۆر ناخۆش بوو ینی تۆ زەواز بکەی لە یەکەم ڕۆژ زەوات 1 دینارت دەبا خەڵ نەبێ 1 دینار کە باوکیشم و باڵەکەی باوکیشم فەقیرانە هیچیان نەبوو هەر لە دوو ژووری خانووی پێشان مەکشوفیان پێدەوت کراوایان پێدەوت دوو ژوور و هەیوانێک بوو وەکو ئێستانیە و چەند ژوورێک و خانوویشی داخرا و ئەلمهم یان تا ئێوارە من لە کەسابەت بوومە باوەڕ کە خەناوکەیەکی خۆی هەبوو فرۆشتی من عەرەبانەیەکم پێ کڕی و کەسابەتم پێی دەکرد ناڵم ینی ژیانمان بەڕاستی بە مەرحەلەیەکی زۆر ناخۆش تێپەڕێت ئەوانەیە ئەو خەڵکو و گەنج وش ئەوانی ئێستا نەزانن باوەڕکە خزمێکمان لە دەبەری بەڕانەتی بوو ماڵیان لەوێ ئێمە لەگەڵ خێزانم چوین ئەو گوڵەگەنمەی کە دەڕاستە دروێنەی دەکرد و کە لە دوایەوە چەند گوڵەگەنم بەجێ دەما نەک هەر من چەندین خەڵک لەوێ ئەو گوڵەگەنمەما کۆ دەکردەوە بۆیە ئەو پیاوە ڕابردووی خۆی لەبیر نەکە کە بەیانی گەیشتە شوێنێک وا نەزانێت کە ئەو هەر هەموو شتێکی بۆ مسەخەر بوو و هەموو شتێکی هەبووە با بزانی کە دوێنێ چۆن ژیاوە ڕێگەم جارە من لە میوانەکان بپرسم ئەم سەختی و ناڕەحەتیە کە لە ژیانی هەر کەسێکە ڕووبات کەسایەتێکی دیکەی لێ دروست بووی کە لە نازنیامەتێکی دیکەەوە ینی بەرگەی زۆشتی دیکە دەگرێ هەوراز و نشێکی زۆر شتی دیکە قەدر و قیمەتی ئەو شتانەش دەزانێت کە بۆی دێت کە بێت دێتە ژیانیەوە بێمە سەر کاری ڕۆژنامەوانی و هاتن و دنیای میدیایی چۆنی بوو لە ساڵی چەنەوە تۆ ئاشناوی بە میدیای ڕۆژنامە نووس ڕێک لە دوای ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە لە 2001 لە سیوێکی 5 2001 بە مدەیەکی زۆر نەبوو هەستان ڕادوێکیاندانە کە ڕادوێ دانرا چەند بەرنمەیەکی هەبوو من دوکانم هەبوو خواردن لە گەڕێکی کوردستان بەڵێ لە گەڕێکی کوردستان ئەو کاتە سیارە زۆر کەم بوو من پایسکلێکم هەبوو باشە طبعاً بەرنامەی لە خزمەت زانایان ئەوەی کە ئێستا گوێی لێبیان ئەو بەرنامە ببینێتن بەبیری دێتەوە طبعاً من یەکەم جار لە ڕادوێی کۆمەڵ ئەو کاتە پێشکەشم کرد و هیچ پەیوەندی و تەلەفۆن و شتێکیش نەبوو تاوەکو پەیوەندی بە خەڵکەی و مامۆستا جەنابەت تۆمێوانی و سعاد ئەوەندە ئەو شتانە نەبوو من چوم تەسجیلێکم کڕی چەند پاتریەکم کڕی چەند کاسێتێکم کڕی و ماڵی ئەو مامۆستایانەشم پێ دەزانین ئەگەر هەڵام نەکرد بێ یەکەم بەرنامەم لەگەڵ مامۆستا نادرکانی کوردایی بوو لەبەر ئەوەی کە بەرنمەکە هێشتان پێشکەش نەکرابوو چەند پرسیارێکم ئامادە کرد و پرسیاری بەرنمەی لە خزمەت زانایان ئەکەم بەرنامەمان کرد و چەند بەرنمەیەکمان کرد و ئیدی خەڵک نامەی دەنارد و نامەی خەڵک و هەندێک پرسیاری خۆمان دەمان کردە بەرنامە 2000 بەرنمەکەمان کردە ڕاستەوخۆ طبعاً بە جاری وا هەبوو بۆ نەبوو زۆر قورسانی ڕاستەوخۆ بەرنامە تۆ تەلەفۆن دەکەی کاک مامۆستا زەحمەت نەبی لە ماڵی بۆ نمونە ئێستا دەڵێن وەرە ستۆدیۆ یان ئەمە دەچین ئەو کاتە تەلەفۆن نەبوو دەچووی لە دەرگات دەدا مامۆستا لە ماڵ ئەگەر لە ماڵ باە ئەوە باش بگەن دەبای بگەڕێەوە ینی بەبێ ئەوەی پێشتر خۆی ئامادەکاریێکی هیچ نانا بەبێ ئامادەکاری بێ ئەوشتانە یان ئەوەتە بۆ من ئەگەر لە شوێنێک بتبینی بە مامۆستا مەسەن فلان ڕۆژ دێم بەرنمەیەک دەکەین ئاوە ئەو جە 2000 تەلەڤیزۆنماندانا کە تەلەڤیزۆنیشماندانا وەڵی سبحان الله شتی زۆر سەیر و خۆشەیە زۆرشتی ناخۆشیش هەیە طبعاً یەکەم بەرنامەم لەگەڵ کاک مامۆستا محەممەد حافظ هەبوو چاوی کوێر بوو نابی نابوو خوای گەورە عەفویکە وفاتی کردووە بەس ئەوەی کە زۆر سەیر بوو لە هەواڵەکان یەکەم هەواڵمان پێشکەش کرد ئەگەر هەڵە نەبم ئەمن و کاک حەیدەر مزەفەر بووین کاک سیروان و مامۆستا ڕێدار و ئەوانش
لە پشتی لە کۆنتترۆل بوون ئەو کاتە وەکو ئێستانیە بێ لە ستۆدیۆیەکی دەنگ سەوت تۆمارکەی و نازانم چی بۆ راپۆرت و بابەتانە مامۆستا ڕێدار راپۆرتەکەی دەخوێندەوە ئەوە لەسەر لە پاڵیدا بەوە و راپۆرتەکەی دەخوێندەوە هەر بە کامێرش تەسوور دەکرا ئیدی ڕێکاکە تەسە شاشە لە کاتی هەواڵەکە هاوارە دەکرد دەیگوت لای بن بۆ خاتری خوا لای بن ڕاستەخۆ ڕۆژ تۆمار کرا نازانم چۆن دەستیان بەری کەوت بوو ئایا هەر لەگەڵ مۆنتاژەکە مۆنتاژ کرا بوو من بەڕاستی چکە بە شەفانەکە ئێمە لی نازان ئایا هەر لە یەکێ لە خەتەکان بوو دوگمەیەکیان داگرت ئەوی شات بە پاڵکەوتنەوە زۆر ئەوە راپۆرتی دەخوێن پاڵکەوتنەوە قرس نەبوو ینی زۆر ینی لە هەم لە ڕووی مادیەوە کەناڵێک دروست بکرێ بۆ کاتی کە تازەکەن حیزبێک دروست بووەوە لەگەڵیشیدا ئەو ئەجێزەوانی کە پێویستن بۆتان ینی چۆنی بوو زۆر قرس بوو یەکەمین لە ڕووی تقنیەوە لە ڕووی بڵین هەر شتی زۆر سادە ڕاستە بۆ ئێستا هەر زۆر سادێ بەس بۆ ئەو کات ئەوەی ئێمە لە چاوی خەڵچێک هەر سادەتریش بوو بەحقت یانیشکە هەندێک لە حزبەکان کە تەلەڤیزیۆنیان هەبوو ئیمکانێتیان باشتر بوو کامێرای چاکتریان هەبوو شتی باشتریان هەبوو بەڵام ئەوەی ئێمە هەر پێکهێنان بوو باوەڕکە ئەنجا یەکەم پەیام نێر بوومە لە هەولێر وەکو تەلەڤیزیۆنی کۆمەڵ یەکەم پەیام نێر بوومە وەکو ئەوەی کە لە کەناڵی ئاسمانی پەیام یەکەم پێشکەشکاری بەرنامەمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵ وەکو بەرنامەی سیاسی یەکەم پێشکەشکاری بەرنامەمە لە تەلەڤیزیۆنی پەیام وەکو بەرنامەی دوانگای خەڵک و بەرنامەی تایبەتیشم هەر کردووە یعنی ئێمە جگە لەوەی کە ئیمکانێتیی مادی هەر نەبوو تەوان ئەوەندە من دەڵێم موچەمان نەبوو ساعت حوت و هەشتی بەیانی زاری وە دەڕۆیشن ساعت دوازی شێو دەچینەوە ماڵێ باوەڕکە ئەوەندەی لە تەلەڤیزیۆن و رادیۆ بندە لە ماڵی خۆمان نەبووین شەڕیان پێ نەفرۆشت لە ماڵەوە وەڵا لە ماڵەوە زۆر باش بوون بەڵام لە دەرەوە شەڕمان پێ دەفرۆشتا چۆن یعنی بۆ نمونە ینی خەڵک قسەی بۆ نەدەکردن دەترسان خەڵک یان ڕێگریمان زۆر لێ دەکرا باوەڕکە وێنەگرم لەگەڵ بەخوا ئەگەدارە دەوت مەچوە ئەو کۆڵانەی دوکاندارێک لەوێ ناسم با نەمبینیت کاتی بەخێر ئێستا لەوانەیە گوێی لێبێ دەزانێت زۆر لەگەڵ دەبرایانە دەزانن ینی ئێمە لەبەرەوەی کەناڵێک بووین چۆن دەڵێ کەناڵێکی ئیسلامی کەناڵێک ینی ئێمە هەمیشە هەوڵماندا و ڕاستەکان بڵین شەڕمان بە ڕۆژ شەو شەڕمان بوو لەگەڵ ئەو دەسڕاتە یعنی ئەگەر بین سیرکەین لەو کاتێ مامۆستا عەلی باپیر لە ساڵی 2004 کە لە زیندان بوو ئێمە کە داخلی هەڵبژاردنێک بووین هەڵبژاردنێکی ینی قورس بۆ ئێمە بەڕاستی بەر لە هەڵبژاردنەکە ینی خەڵک بە چاوێکی تر سەیری دەکردین بە چاوی ڕقەوە با تایبەتی دەسەڵات بەڵام دوای هەڵبژاردن کە کۆمەڵی دادگەری ئەو کاتە کۆمەڵی ئیسلامی بوو 6 کورسی هێنا ینی چۆن دەڵێ دەرگاکان ئیدی باوەڕکە مامۆستا عەلی باپیر کە هاتەوە نێوچەوانی ماچ کردم لە ناو مەڵبەندی ڕۆناچی لە هەولێر وتی زۆر باسی تۆیان بۆ کردم یعنی تۆ شتی زۆر عجیبت کردووە تۆ بەردەوام لە شاشە بووی تۆ شەڕێ و دەسەڵاتت کردووە من ئەوەی من کردومە لە چاکە هەمووی فەزلی خۆی پەروەردگارە ئەوەی ئەگەر خوانەکە خراپەیەکم کرد ئەو مجامەلەش نییە ینی شتێکی ئەو نیە ئەوە لە خۆمان بۆ خی گەورە بمان پرسیاری وەکەم کاک حاجی ینی میدیای کۆمەڵ ئەو سەردەمە ڕۆڵی چی بوو لە نێو کۆمەڵگادا بە تایبەت لە سنووری ئێوەدا لە جەنابتان کە لەولێر بوو بەڕاستی لە ڕووی پەروەردەیەوە زۆر ڕۆڵی هەبوو لە ڕووی ئامۆژگاریەوە لە ڕووی نەسائحەوە لە ڕووی بەڕاستی تەنانەت سیاسیشەوە چونکە تاکە کەناڵ بووین ئۆپۆسیۆنانە قسەتانە کردەوە سەردەمە بەڵێ هەموو خەڵک دەزانێت ینی تەنانەت من وەکو ڕۆژنامەنووسێک دانیار ینی من یەکێک لە ڕۆژنامەنووسانە بمانی کە بە شانازیەوە دەیڵێم ئەو کاتێک کە لە 2005 من پرسیاری ئەوم لە ئەم کاک مەسعود بەرزانیە کردووە کە ئەو کاتە سەرۆکی هەرێم تازە بووە سەرۆکی هەرێم لەگەڵ مامزەلال بەیەکەوە وەستا بوون لە کۆنگرێشی ڕۆژنامەی لە ناو دار زیافە لە مەسیف سەلاحەدین ینی هەموو ڕۆژنامەنووسانی هاوڕێشم و خەڵکی کوردستانیش دەزانن بە تایبەتی پێشمەرگەکان من ئەو کاتە بە مامزەلالم وتم تۆ کاتێکە لە فەڕەنسا هاتیەوە لە مەتار کە دابەزی وتت ئەوەی کە تورکیا دەیکە هەمووی هاش و هوشە و پشیلەیەکیان تەسلیم ناکەین وتم زەحمەت نەبێ بە چ پاڵ پشتێک تۆ قسە دەکەی وتی من وام نەوتووە من کەی واموتووە من خۆم بەرامبەر بە تۆ وەستاوم من ڕوبەرو ئێستا لە لای تۆم تۆ پرسیارم لێ بکە زۆر تووڕە بوو وتمە کاک مەسعود وتم جەنابتان دەڵێن ئەجا ئەو کاتە تۆزە گرفت و کێشە هەبوو لەگەڵ تورکیا وتم دەڵێ ئەگەر ئەو کێشانە بە ئاشتیانە چارەسەر نەبی ئێمە ڕوبەڕووی تورکیا دەبینەوە وتم پێشمەرگە 50 ڕۆژە معاشی وەرنەگرتەوە بەس ڕوبەڕووی تورکیا دەبیەوە من زۆر تووڕە بوو تووڕە بوو ینی تووڕەیی پێوە دیار بوو لاوەکە وتی پێشمەرگە بۆ موچە ئەو شتە ناکە بۆ ڕاتب ئەو شتە ناکە
بەڵام ئەم پرسیارە وڵی زۆر جوانە جەریەکی لەو سەدەوەکو ئێستا نەبووانی بە ئەو کاتە ئاخر 2005 مەمەسمەوەی باشە باوەڕت هەبێ کەم ئەگە بڵێم نەبوو یان ڕۆژنامەنووس ئاوا بەو جەراعەتەوە ڕوبەڕویان بێتەوە بەو شێوەیە قسە بکە گرفتی بۆ دروست نەبوو دواتر وەکو خۆم دەیان و سەدان تەقریرم لەسەر ڕۆیشت بەڵام ئەوەندەی کە دڵخۆشم دەبووم باوەڕکە لەبەر دەرگا خودی لەبەر دەرگای دار و زیافە لەوێ کە پێشنەرگەی خۆیان لەبەر دەرگا بوو زەڕێک بە بادینی گوتی خودێ بەس پرسیارەتە پرسیار بوو ئەنی گوتی بەس پرسیارەکەی تۆ پرسیار بوو و فعلەن بۆ بەیانی یەکسەر موچەهات باشە مامۆستا دارا ئێستا ماوە مامۆستا دارا محەممەدەمین مامۆستا حەسەن بابەکریش ئێستا ماوە مامۆستا علی باپیریش ئێستا ماوە ینی بخۆ دەزانی علاقاتی حزبی و بابەتانە و کۆڕ و کۆبنەوە هەبووە مامۆستا داراوتی لە کۆبنەوەیەکمان لەگەڵ کاگنی سیروانە وتی دانیشتبووین قسە هات و قسە ڕۆی ئەو بابەتانە وتی ئەو کوڕەتان ئەنوەر سەباح بەڕاستی پرسیاری زۆر محرزمان لێ دەکا پێی بڵێن بانێکە ناوەڵ ئەوان نەوت بناوە ناڵێت حتممە ناڵێت بەزوتی بەڕاستی پرسیاری زۆر ئەومان دەکە چکەم ڕۆژێک پێم وت لە ئەنجومەنی وەزیران ینی پێم وتم زەحمە نەبێت جەنابەت سەرۆکی وەزیرانی پێم بڵێ بە ژمارە بزانم تا ئێستا چەند وەزیر محاسبە کراوە لەسەر کاردادراوە و چەند بەڕێوەبەر محاسبە کراوە لەسەر کاردادراوە بەهۆی گەندەڵی بڕوا بکە وەڕانی پێ نەبوو ئەنی بۆیە هەموو کەس ئەنوەر سەباح دەناسێ کە ئەنوەر سەباح بەڕاستی هیچ کاتێک ینی نەترساوم لەوەی کە تونترین پرسیارم ڕوبەڕوو کردنەوە و بە حقت ینی هیچ کاتێکی لە هیچ خۆپشاندانێکیش ئێمە سلمان نەکردوەوە لە پێشەوەی هەموو خەڵک وەکو ڕۆژنامە نووسێک ئامادە بووینە حاجی لە با بڵێنوەتە خەریکە دوو زۆنایی ترە هیچ مەجاریتیانە لەو زۆنی ئێوەدا جیاوازی ئەبینی بۆ کاری ڕۆژنامە نووسی و بۆ کاری میدیایی بەراورد بە زۆنی سەوز بۆ پێی من کە لەوێ دەژیم لە هەولێر دەژیم بەڕاستی هەموو کەس لەدەستە خۆیتی باوەڕکە مرۆڤ چەند جار دەمرێ کاکدانیار یەک جار دەمرێ ئەگەر تۆ بەڕاستی باوەڕت بەو قەزیەی خۆت هەبێ باوەڕت بەو ڕێچکەیە هەبێ کە گرتوتە قەنەعاتت بە ئیشەکەی خۆت هەبێ بۆچی بترسی من هیچ کاتێک لەگەڵ جنەودان نیم لەگەر قسەی ناشرین نیم بەڵام باوەڕکە گەندەڵی و دزی بۆ ئەوانە شەی ناشرین نییە چکە بەڕاستی ئەوەی ئەوان دەیکەن گەندەڵی و دزیە بەڵام بەڵێ ینی لە دەڤەری هەولێر کارکردن قورسە چکە بەڕاستی یعنی هێزی ئەمنی و پارتی دموکراتی کوردستان سەلیقەیان نییە لەگەڵ ڕۆژنامە نووس ینی بەڕاستی چۆن دەڵێ ینی هەتا پێیان بکرێ بازنەکانت لێ تەسک دەکەنەوە تا پێیان بکرێ نایلن ئەوەی کە تۆ دەتەوێ بیکەی بەڵام خۆ بەدڵی ئەوان نابێت تۆ ڕۆژنامە نووسی ئێمە لەگەڵ پاراستنی ئەخلاقیاتی کاری ڕۆژنامەوانیمان بەڵام بەخوا بێدەنجی نەبوومە هیچ کاتێک بڕوات هەبێ ینی لەو تەلەڤیزۆنی کۆمەڵە کە پێ دەڵم ینی شەو کە دەچوینەوە بۆ ماڵ ڕێگای خۆمان دەگۆڕی باوەڕکە بەناو کۆڵاناندا دەڕۆیشتین ینی ئەگەر تەکسیمان بگرتا بە ئەگەر سیارەی کۆمەڵمان پێ باە ینی بە ڕاستەڕێیەکاندا نەدەڕۆیشتین دەچینەوە کۆڵانەکان دەبەروی زۆر شەو هەبوو ینی مەفرەزە هەبوو ینی باوەڕکە ئەزیەتیان دەداین ینی ڕایان دەگرت لەسەر کاری ڕۆژنامە نووسی دەستگی نەکرای نەخێر دەستگیر نەکران بەسەر کاری ڕۆژنامەوانی و باوەڕشم بەوەی نییە کە من شتێک بکەم بەس دەپێناوی ئەوەی کە بگیرێ بە سەراحەت ینی بەداخەوە دەڵێم هەندێک لە ڕۆژنامە نووس ینی دەیانەوێ شتێک بکەن لێیان بدەن تاوەکو پێی ئەنی بەناوبانگ بن بەڵام من ئامادە نیم یەک زر لەشم لێ بدرێت تاوەکو بەناوبانگ بم من دەبێت بە کارەکانم بەناوبانگ بم من دەبێت بە هەڵوێستەکانم بەناوبانگ بم من دەبێت بە دڵسۆزیەکەم بەناوبانگ بم نامەوێت بەڕاستی شەقم لێ بدەن ئەوە چێ وەڵام من بەناوبانگ بم و بۆکەوەی کە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەیە خەڵک بمناسیەوە چێ ئەو فڵان کەس دەمچوی بەخوێنەوە یان شەقێنتی هەڵ ئەو کاکە وەڵای من ئامادە نیم کەس شەقم لێ بدا ئەگەر من هەبم دەبێ بە کارەکانم بەڕاستی بەناوبانگ بم دیارم لە ناو خەڵک بەسەر کەناڵی پێیام جنابێت دواتر هاتوتە کەناڵی پێیام و ئیش کردەوە کەناڵی پێیام چۆن بوو بۆ تۆ یان با بڵێم چی بەخشی بە تۆ کاکدانیار کەناڵی پێیام و کەناڵی کۆمەڵیش ڕاگەیاندنی کۆمەڵیش ئەگەر چی منیش هەوڵ و توانە و ماندووبوون و شەون و خۆنی خۆم چۆن دەڵێت بەکارهێناوە و هەوڵم داوە تا ببم بەو ئەنوەر سەباحی کە ئێستا هەما بەڵام خۆ ناکرێت ڕۆڵی ئەو دەستگایە ئەگەر دەستگایەک نەبایە وەکو تەلەڤیزیۆنی کۆمەڵ و ڕادیۆی کۆمەڵ و پەیام چێ منی دەناسی وەکۆی کە ئێستا هەمەوانە بۆیە هەردووکمان ینی بەڕاستی هەردووکمان چۆن دەڵێ شتمان بە یەکتر بەخشیوە من تاقە و توانای خۆم بەوان بەخشی باشە ئەوانیش بەڕاستی شوهرەتیان بە من بەخشی ئەوان
ئەوان ئەنوەریان بە خەڵک ناساند بەوەی کە لەناو خەڵک بەڕاستی ڕێزمان لێ بگیرێت چکە بە حقت خەڵکێکی زۆر ڕێزمان لێ دەگرێت خۆ ئەو ڕێزگرتنی خەڵک خۆلەوانەیە لە شوێنتر ڕۆژنامەنووسیتر هەبێت زۆر لە ئێمە بەتواناتر بێت بەڵام کەناڵەکە و حزبەکە و پابندیمان بە ئیسلامەوە ئەوە وای کرد کە ئێمە بەڕاستی جوان بین لە ناو خەڵک و ڕێزگیراو بین لە ناو خەڵک و تا ئێستاشی لەگەڵدا بێ چکەوە زۆر گرنگە بەڕاستی نە من لە پڕێک بوومەتە کوڕێک باشە نە من بێمنەتم بەرامبەر بەوەی کە پەیام و تەلەڤیزۆنی کۆمەڵ ڕادیۆی کۆمەڵ و خەڵکی کۆمەڵ و مسلمانان بە منیان بەخشیە نابێ من بێمنەت من بڵێم وڵاهی من هەر خۆم بوومەتە ئەو کوڕێکە ئێستا هەمە ناوەڵە بەڵێ تاقەوتوانام سەرف کردووە شەو نخوێنیم کردووە ماندووبوونمە تهدید کراوم باشە بەڵام لە 2000 ئەم شاشێ و ئەم خەڵکە درسۆزە و ئەم هەموو بەڕێزانەی کە لەو هەموو وێزگەی ژیانی من لە کەناڵەکان داوامیان کردووە چاوی یەک بێکیان ماز دەکەم بە حەقە دەگەوێ نەگرەکان نەبانە ئێمە نەمان دەتوانی راپۆرتی پێشکەشکەین ئەگەر ئەو کەسانی لە کۆنتترۆل و ئەو کەسانی کە مۆنتێر نەبانە ئێمەش نەمان دەتوانانی شتێک پێشکەشکەین بۆیە هەمومان تاواوکەری یەکترین بۆیە نابێت ڕۆڵی هیچیان بەکەم بزاندرێ لەم کۆتایانشدا زەمەر ماوەی نازام چەندێکە دوانگەی خەڵکی پێشتر هەبووەوە ئەزانم بەڵام وەبزانام دووبارە هەر دەستە پێکردەوە دابرانێک ڕوویە بوو ینی و دابرانە و وەڵاهی بەنامێکی زۆر ئەوە بوو ینی زۆر جوان لە جەناب تۆ دەستی پێکریان پێشتر من ئەگەر هەڵە نەبم باشە یەکەم بەرنامەم لە کەناڵی ئاسمانی پەیام وەکو دوانگەی خەڵک دەگەڕێتەوە بۆ دەی یەکی 2009 چکە پەیام لە 12 لە یەکی 12 بەرنامە پێشکەش کرد بەڵێ پەیام لە یەکی 2008 دەست بەکار بوو ئەگەر هەڵە نەبم من لە دەی یەکی 2009 یەکەم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەش کرد کاو کاتە بەڕێز مامۆستا عومەر گوڵپی بەرپرسی بەشی بەرنامەکان بوو کاک حاجی فاروق بەرپرسی کەناڵی ئاسمانی پەیام بوو و هەموو ئەو برایانێش لێرەن من بەڕاستی سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەر هەمویان تەنانەت شۆفێر و خزمەت گوزارەکانیش چکە بەڕاستی ئەمە هەمومان تاواوکەری یەکترین ئەم کەناڵە بە هەمووانەوە جوان بوو هەمووانەشەوە جوانە ئیدی بەرنامەی دوانگەی خەڵک تاماوەیەکی زۆر بەردەوام بوو باوەڕکە یەک لە ڕۆژەکان کە من ژنمان بۆ کاکزیرەک دەهێنا پاشە یعنی بەرنامەی دوانگەی خەڵکم هەبوو کە ئەوان ڕۆیشتن بچن بوو بێنن باشە منیش ڕێک هاتم بۆ سلێمانی بۆ بەرنامە بۆ ڕۆژی تواتر گەڕامەوە لە هەولێر نەبوو بەرنامەکە لە سلێمانی بوو باشە بۆ ڕۆژی دووەم گەڕامەوە ئەو جابوو کە خانم بینی و ماڵی ڕەکەم بینی باشە ئەنی قەزم ئاوا درسۆز بووینەوە ئەوها بە درسۆزی هێناومانە پشتیوان بە ڕەبوو العالەمین بەردەوامیش دەبین ینی تۆ سێری ئەو قەدەرە کە کاک حاجی من 2014 لە بەرنامەکەی توی من تەلەفۆن بۆ تۆ کردووە قسەمان کردووە بۆ لەسەر بابەتێک بوو بۆ تا ئێستا خۆشمان لێرە گفتوگۆکەین ئەوە باسی کوشت و کاڵ بوو بیرمە بابەتی گەورەیە وەڵی سوپاس بۆ خواکار دانیاجان ئەمن لەو بەرنمەیە تاوان باسم کرد بە هاوکاری ئەو برایانە لە کەناڵ پێم وانە شتێک هەبێ باسمان نەکردبێ بابەتێک هەبێ باسمان نەکردبێ و زۆر بە جددی کارمان لەسەر کردووە هەوڵمان داوە هەمیشە خەڵک لەکوێ معاناتی هەیە ئێمە بچین لەوێن دەرێ باسی ئەو بابەتە بکەین و سارە سەری بکەین حتمما ئەو دواتە دێمە سەریشی وڵا هەر بێمە سەر ئەو بابەتە ینی ئەم بەرنمەیان هەر کاری ڕۆژنامە نووسیت ینی ڕۆڵێکی بەرچاوە گەڕێ بۆی کە تۆ ڕۆژانە هاوڵاتیان تەلەفۆنیان بۆ کردووی بۆ کێشە و گرفتیان بۆ معاناتیان ینی تۆ زۆر بە وردی ئاگاداری معاناتیان بەدەلەوە وردەکاری ڕۆژنامە نووسیش هەر لەو کاتێک کە وتم ئاماژەم پێکرد لە 2000ەکانەوە لە 2002 ئەوانە هاتوومەتە ناوڕاگەاندن رادیۆی کۆمەڵ و دواتر تەلەڤیزۆنی کۆمەڵ و دواتر کەناڵی ئاسمانی پەیام وڵای من بەتەمای ئەوە نەبوومە ئەو کاتە بکەم هاتە کە دەست پێک بەتەمای ئەو ئێمە بەڕاستی وەکو دینێک وەکو دین وەکو مسلمان وەکو ئیسلامەتی پێم وابوو کە ئێمە دەبێ بەڕاستی ئەو تاقەوتوانەیە هەمانە پێشکەشیەوە خەڵکە بکەین و هەم ئەزر و پاداشتێک بۆ خۆمان لە لای خۆی پەروەردگار وەرگین هەم خەڵکیش ئیسفادەمان لێ بکە وەڵا من بە حەقەت خۆشحاڵ دەبم کە ئەگەر کەسێک تەماشای ڕابردووی من بکە و بزانێت کە من چەندە ماندوو بوومە و چەندە خێبرم پیدا کرد و شارەزایان پیدا کردێ لە بواری ڕۆژنامەوانی و لە بواری چۆن دەڵێ کاری پەرلەمانی کە من ئاگام لە دانیشتەکانی پەرلەمانە ئاگام لێ پەرلەمان کە چی پێویستە و پەرلەمان چ کەسانێکی پێویستە و چۆن ئەتۆ دەچێ پەرلەمان و دەتوانانی سەرکەوتوبی بە حقیقەت من ینی دەتوانم بڵێم ها ئەوەندە ساڵە بۆتە چۆنرە خزمەتێکی باش بۆ من و خێبرەیەکی باش تاوەکو بە فعلی بتوانم بەندان پەرلەمانێکی سەرکەوت و من پاش ئەوەی کە خی پەروەردگارەکە مۆفەقمان بکەوە خەڵک دەنگمان پێ بدا
و بە گومانیش نیم لەو خەڵکە گومانی باش بۆ خەڵکە دەبم پێم وایە خەڵکی زۆر زیندوتر لەوەی کە بەڕاستی ئێمە کە دەیبینین خەڵکێک بەداخەوە یەکلا بۆتەوە بۆ ئەو دوو دەسەڵاتە بەڵام خەڵکێکی زۆر لەوان زیاتر الحەمدوللا دەزانێت دنیا چ باسە و دەنگ بەچێ دەدا. زۆر سپاس دەکەم بەڕێز کاک ئەنوەر سەباح میدیاکار و ڕۆژنامەنووس زۆر سپاس کە میوانی پۆدکاستیم جارم بووی خۆ بەخێر بێ. ئازان خۆشەویستانمان تا پۆدکاستێکی دیکە بەخواتان دەستپێرم خواتان لەگەڵ.